بتکار یەکێکە لە ئاشکەوتە سەرنجڕاکێشەکانی سنووری گوندی نۆرەی سەر بە قەزای ڕانیە. چەندین دیمەنی جوان و ناوازەی تێدایە. بەشێک لە شارەزانی شوێنەوارناسی و مێژنووسان دەڵێن ئەم ئاشکەوتە سەردەمانێک بتی تێدا دروست کراوە بۆیە ناونراوە بتکار. دیارە ئاشکەوتەکە ئەوەندە گەورەیە کە ئەو برادەرەی کە دەڵێ من چوومە ناویەوە لە بەیانێکی زووە چوومە ناویەوە ئەگەر هاتمە دەرەوە لەوانە یەک کاتژمێر ڕۆژی مابوو بی. واتە ئاشکەوتەکە ئەوەندە شی و دۆڵ و باسک و تەلانی گەورەی تێدایە. دەرگای چوونە ژوورەوەی ئەشکەوتەکە تا ڕادەیەک بچووکە، بەڵام بەوتەی گوندنشینانی ئەو ناوچەیە لە ناوەوە درێژەکەی چەند کیلۆمەترێک دەبێت. ئەو کەسانەشی ویستوانە بچنە قوڵایی ئەشکەوتەکەەوە باز لەوە دەکەن بەهۆی فراوانی و ئاڵۆزی ڕێگاکانیەوە نەیانتوانیوە تا دواویزگەی ئەشکەوتەکە بڕۆن. گەڵاوەکانم چوین بۆ ناو شکەوتەکە. شکەوتەکە دوور و بە درێژە سەرڕای و ئاڵگۆڕیانە و ئەو تێکچوونانێکە لە نێو شکەوتەکەدا هاتارەوە، بەڵام یەکی لە تایبەتمەندیە نەوازەکانی شکەوتەکە ئەوەیە هەرچەندی بڕۆی کۆتایی پێ نایە کە ئەمەش خۆی خاڵێکی سەرنجڕاکێشە. مێژووی ژیان لە نێو ئەشکەوتی بتکار دەگەڕێتەوە سەرەتاکانی چاخی بەردینی نوێ کە دەکاتە نزیکەی 6 بۆ 7,000 ساڵ پێش زین. بەڕێوەری فەرمانگەی شوێنەوارناسی ڕاپەڕینیش دەڵێت لە پلانی بەڕێوەبەرایەتی شوێنەوارناسی سلێمانیدایە لە ماوەیەکی کورتدا وەک ناوچەیەکی گەشتیاری بیناسێنێت. کاتی خۆی لە سەردەمی حەزرەتی ئیبراهیمدا ئەم ئەشکەوتە بۆ کاری بتپەرستی بەکارهێنراوە، بۆیە ناوەکەی دەگەڕێتەوە بۆ ئەم سەردەمە. لە کاتێکدا کە بووجە پەسەندکرا و بڕیار وایە بە هاوکاری تیمێکی فەڕەنسی بۆ جاری دووەم کاری کنەپشکین تێدا بکرێت و مێژوەکە بێتاڵەتی دەربخرێت و بکرێت بە ناوچەیەکی گەشتیاری. ناساندنی ئەشکەوتی بتکار وەک ناوچەیەکی گەشتیاری لە کاتێکدا هەڵکەوتەی جوگرافی ناوچەکە شوێنێکی گونجاوە بۆ گەشتکردن. هەنگاو مەحەمەد نارتی، گوندی نۆرەی سەر بە قەزای ڕانیە.